مەریوان گوێت لێمە؟ مەریوان گوێت لێمە؟ بەڵێ ئەمڕۆ یادی عاشورا دەکرێتەوە؟ بەڵێ زۆر سوپاس درێبە لە ڕاستیدا ئەمڕۆ لە سنووری خانەقین و لە سنووری خەزای کەلار لەم دوو جێگەیە کە شیعەکانی ئەم دوو قەزایە یادی عاشورایان کردوێتەوە و مەراسیمی لە خۆدانیان بەهۆی شینی ئیمامی حوسەینەوە دەست پێ کردووە بە تایبەت لە قەزای خانەقینەوە لە پێنجی بەیانیەوە دەستی پێ کردووە کە ئەمڕۆ هەموو گەڕەکانی خانەقین ئەشنە نێو حوسەینەی بازاڕی خانەقین و لە ڕێو شوێنێکی ئەمنی تند و تۆڵی هێزەمنیەکانی قەزاکەدا بۆ بەرگریکردن لە هەڵ حاڵەتێکی نەخوازرا و کە لە ماوەی ڕابردوودا ڕوویداوە. بەداخەوە لەوێ نەتوانرا پەخشی ڕاستەوخۆ هەبێ، بەڵام ئێستا ئێمە لە قەزای کەلارین کە شیعەکانی قەزای کەلار کە پێکاتێکی کەمینەی قەزاکەن مەراسیمی عاشورایان لە حوسەینیە و مزگەوتی شیعەکان لە قەزاکە دەست پێ کردووە. لە ئێستادا مەراسیمەکە دەستی پێ کردووە لە قەزای کەلار و لە خانەقینیش لە بەرەبەیانی ئەمڕۆ دەستی پێ کردووە تەواوی گەڕەکانی خانەقین بە شێوەی مەراسیم و کەژاوە و لە خۆدان بۆ مەراسیمە ڕوویان کردووەتە حوسەینەی تایبەتی ناو بازاڕی قەزاکەیان. لە ئێستشدا ئەمەوێ ئەوە بڵێم کە یەکێک لە شیعەکانی خانەقین کەسێکمان لەگەڵایە بۆی کە لە نزیکەوە قسەی لەگەڵا بکەین. بەڵێ فەرمووەگەر زێت نەبی ئەمڕۆ ئێوە لە کەلار دەستان کردووە بە مەراسیمی خۆتان لێرە، ئەگەر باسێکی مەراسیمەکەمان بۆ بکەین. سەرەتا بەخراتی کەناڵی نارتیەکەین بۆ هاتنیان بۆ شاری کەلار بە تایبەتی لە حوسێنی مزگەوت حوسێنی حوسێنی مشتەبا. ڕاستی ئێمە ساڵانە لە ڕۆژی حوتی محەرەم تا دەی محەرەم دەستەکەین بەرەپێدانی یادی مەراسیمی حوسێن کە ڕۆژی شەیدبوونی حوسێن و هاوڕەکانێتی دی ئەم یادە بەشداری برا موسڵمانەکانی کەلار بە تایبەتی شیعەکانی شاری کەلار دی ئەم یادە جیاوازی ئەم مەراسیمە ئێوە لە چاو خانەقیناوەیە بەستەنها لە نێو حوسەینەکایکەن لە دەرەوە ناکرێ، ئەمە بۆ لە کەلار بەو شێوەیە؟ وەڵای دی وەکو شتێک ئاوا باو بووە، چەند ساڵێم هەرێکن لەناو حوسێنەی خۆیەکەین، لەناو حوسێنەی قەسدەی ما حوسێنە خوێنێت و مەقتەلەکەی و سینە کوتانەوە دی هەموو ساڵێک شتەکەەوە ڕێکاتوو کە ناو داخل حوسێنەیەکەین. لە کەیەوە لە کەلار ئەم مەراسیمە؟ والله تقریبا لە کۆتایی نەوەتەکانەوە دەست پێ کراوە، نەوە ئەم یادێمە هەموو ساڵێکین. بەڵێ سوپاس. لە ڕاستیدا ئەمڕۆ مەراسیمێکی لە قەزای خانەقین پێکاتەی دانیشتوانی قەزای خانەقین لە ١٧٠ دانیشتوانی قەزاکە لە مەزەبی شیعە مەزەبن و لەگەڵ ئەوەشدا کە ئەمڕۆوەی تێبینی کرا و کاکەیەکان بەشێک لە سونەکانیش بەشداریان کرد لە سینەکوتان لەگەڵ شیعەکانی قەزای خانەقیندا و جگە لەم هەواڵەش ئەوەی کە هەیە خۆپشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سنووری قەزای خانەقین و قەزای کەلار و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن لە قەزاکەدا بەردەوامە. بەڵێ زۆر سپاس بۆ مەریوان حەسەن لە کەلارەوە لەگەڵمان بوو.